ئەمە یەکەم ڤیدیۆی ئێمەیە لە ساڵی 2025 دوای دابڕانێکی زۆر بۆ پێداچنەوە بە بەرهەمێکی ناوازەی کۆمپانیای شاومی کە لە زنجیرەی ڕدمی نۆت 4 کە مۆبایلێکی سەر و ئازمام ناوەندە. بێگومان هەمووتان چاوەڕە دەکەم پێداچنەوەیەکی گشتگیر بۆ ئەو مۆبایلە بکەین و پاسی سەرجەم ئەو خاڵە بەهێزانە بکەین کە لە نێو مۆبایلەکەدا هەیە و لەگەڵ نرخەکەی بۆ ئەوی خۆشەویست بخەینەڕۆ. بێگومان چاوەڕێن دەزانم و پاشکەمێکی تر دەگەڕێنەوە لاتە. سلاوی خوای گەورەتان لێبێ، هیوادارم لە کارتۆندرێنانی مۆبایلەکەتان بەدڵ بوو بێ و من مەنسوول باسم لە تێک پلەسەوە خۆم بەخۆشحاڵ دەزانم لە ڤیدیۆیەکی نوێ بۆ پێداچنەوە بە بەرهەمێکی شاومی دوای ساڵێک لە دابڕان لەگەڵتانی. پشتیوان بە خودای گەورە، دواتر پشتیوان بەوەی خۆشەویست. پێشەوەی بچینە سەر باسکردنی گشتای بەرهەمەندەکانی مۆبایلەکەت کایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکە و هەروەها لایک و شێری ڤیدیۆکان بیر نەچێت بۆ ئەوەی زۆرترین کەس سوودی لێ ببینێت و زەنگوڵەکەش چالاک بە هیچی تێ ناچێت بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامەی چەناڵەکەمان بەوەی خۆشەویست بێت. مۆبایلی ڕدمی نۆت 4 پڕۆی 5G نوێترین مۆبایلی کۆمپانیای شاومیە لە زنجیرەی ڕدمی نۆت 4 ئێستا لە بەردەستی ستافی تێک پلەسەوە. ئێمە ماوەی چەندین ڕۆژ لە لامانەوە ئەزمونمان کردووە لە ڕووی گەیم و لە ڕووی بەکارهێنان و لە ڕووی کامێراشەوە. بێگومان مۆبایلێکی زۆر ناوازەیە. پێشەوەی بچینە سەر باسکردنی گشتای بەرهەمەندەکان جارێ با باسی دیزاینی مۆبایلەکەمان بکەین. دیزاینی مۆبایلەکەمان لە چادەورەکانی بە ئەلەمنیۆم دەورە دراوە و هەروەها بەشی پشتۆ و بەشی ڕوونماکەشی چەماوەیە ئیجە و لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە و لە بەشی سەرەوەشدا دوودانە مایک بوونی هەیە و IR بوونی هەیە بۆ کۆنتڕۆڵکردنی ئامێرە ئەلکترۆنەکانی نێو ماڵ و هەروەها بڵندگۆیەکیش بوونی هەیە. لە بەشی لای چەپی مۆبایلەکە هیچ شتێک بوونی نییە و لە بەشی لای خوارەوەدا دەرچەی سیمکارت هەیە و هەروەها مایکێک بوونی هەیە و دەرچەی بارگایکردنەوەی شێوەی تایپسیمان هەیە و دووبارە بڵندگۆیەکمان هەیە و نابێ ئەوەش دەبیر بکەین مۆبایلەکەمان خاوەندارەتی لە دوودانە بڵندگۆی ستریۆ دەکات کە دەنگێکی ناوازەی هەیە بە تایبەتمەندی دۆڵبی ئاتمۆس کە ڕووی دەنگەوە مۆبایلێکی پێرفێکتە و مۆبایلەکەمان لە ڕووی ئەستودیەکەی تەنیا 8.4 میلیمەترە بۆ ڕەنجی ڕەش و ڕەنجی تەوز و هەروەها ڕەنگە مۆرەکەی 8.5 میلیمەترە و کێشەکەشی تەنیا 190 گرامە و ئەوەی جێگەی سەرنجە مۆبایلەکەمان کێشەکەی زۆر سووکە لەبەر ئەوەی پاتریەکی ناوازە و تایبەت لە مۆبایلەدا بەکار هاتووە وای کردووە کێشەکەی سووک بێت و دواتر دێنە سەر باسی تایبەتمەندی باتریەکەشی. و لە بەش پشتۆشدا ئەوەی لە بەردەستی ئێمە ڕەنگە مۆرەکەیە کە تێکەڵەیەکە لە ڕەنجی مۆر و ڕەنجی مۆری کاڵ یاخود بڵێن سپی و دیزاینێکی زۆر ناوازەی داوە بە پشتەوە کە چەرمیشە و هەروەها لە بەشی سەرەوەشدا 4 دانە بازنەمان هەیە کە 3 دانەیان کامێرایە و کامێرای سەرچەکەشی 200 مێگاپیکسلە و پێشخراوە بەژیری دەستکرد بۆی باشترین ئەنجامی وێنەمان بداتێت و هەروەها بوونی فلاشێکە. بێگومان مۆبایلەکە تایبەتمەندی زۆر ناوازەی هەیە. وەرم با بچینە سەر باسکردنی گشت تایبەتمەندیەکان و سەرتاش لە بەشی ڕوونماکەی دەست پێ دەکەین. ڕوونمای مۆبایلەکەمان ڕوونمایەکی چەماوەیە و لە بەشی سەرەوەشدا کامێرە سەلفیەکەی تێدا جێگیر کراوە و ڕوونمای مۆبایلەکەمان لە جۆری ئەمۆلیدە کە 6.78 ئینجە کە توانای نوێبوونەوەی ڕوونمای مۆبایلەکەشمان 120 هێرتزە و ڕوونیەکەی 1.5 کەیە، توانای وەڵامدانەوەی سەری 480 هێرتزە و هەروەها مۆبایلەکەمان کۆمەڵێک تایبەتمەندی زۆر ناوازەی تێدایە کە وای لێ دەکات مۆبایلەکە جیا بکاتەوە لە مۆبایلە ڕکابەرەکانی کۆمپانیەکانی تر. بێگومان مۆبایلەکە خاوەندارەتی لە HDR+, دۆڵبی ڤیژن و دۆڵبی ئەتمۆس دەکات و هەروەها ئەو پەڕی بەرزی 3 پیکسلەکانشی 446 ppi و هەروەها ئەو پەڕی ڕۆشنایی مۆبایلەکەشمان لە کاتی بەکارهێنان لە بەڕۆژ دەکاتە 3000 نیتس کە توانایەکی لە ڕادە بەدەرە لە ڕووی ڕووناچی ڕوونماوە و شتێکی زۆر ناوازەیە. بێگومان مۆبایل
مۆبایلەکە HDR10 پلس لە خۆ دەگرێت ڕۆگە ئاماژەمان پێدا و هەروەها 1920 PWMD مینگە و بڕوانامەی TUV ئەڵمانی هەیە بۆ ئەوەی هیچ تیشکێکی شینی زیانبەخش لە ڕۆنمای مۆبایلەکە دەرنەچێت لە کاتی بەکارهێنان و زیانی بۆ چاوەکانمان نەبێت. بێگومان ڕۆنمای مۆبایلەکەشمان ڕۆپۆش کراوە بە چینی گۆرەلا گلاسی ڤیکتەسینەوەی دووەم بۆ ئەوەی پارێزگاری لە شکان و لە ڕۆشان بکات. ئەگەر ئێستا بینی سەر چارەسەرکەری مۆبایلەکەمە خاوەندایەتی لە چارەسەرکەری کۆمپانیای میدیاتێک دەکات کە دایمەنستی 7300 ئەڵترایە کە 4 نانۆمەترە بەڕایاڵی 5G کە یەکەی ڕێخەری گرافیکەکەشی مالی G615 تووە. بێگومان چارەسەرکەرەکەی بە ڕێژەی 135 لە نەوەی پێشەخۆی خێراتر کراوە و هەروەها لە ڕووی یەکەی ڕێخەری گرافیکی شەوە بە ڕێژەی 146 باتری کەمتر سەرف دەکات یاخود خەرج دەکات کە ئەمە شتێکی تایبەتە لە چارەسەرکەر و یەکەی ڕێخەری گرافیکەکەیدا بوونی هەیە. بێگومان نابێوەش دەبیر بکەین مۆبایلەکەشمان سیستەمێکی سافکردنەوەی تێدایە بۆ ئەوەی لە کاتی یاری پێکردنیان لە هەر دۆخێکی گەرمدا مۆبایلەکە بە ئاسانی گەرمدانێت و نەبێتە هۆکاری ئەوەی مۆبایلەکە لە نێو دەستەکان داخاو بێتەوە لە کارکردن. وا لە ڕووی بیرگەوە مۆبایلەکە خاوەندایەتی لە بریگەیەکی قەبارە گەورە دەکات کە 512 گیگابایتە لە زۆری UFS 2.2 و هەروەها ڕامەکەشی 12 گیگابایتە لە زۆری LPDDR4X. بێگومان مۆبایلەکە ئەوەی جێگەی خۆشحاڵیە لە ڕووی چارەسەرکەرەوە لە یاری PUBG مۆبایل خاوەنداریەتی یاخود دەتوانین بڵێن پشتگیری لە 90 FPS دەکات و ئێمە کۆمەڵێک یاریمان لەسەر تێست کردووە لەوانە PUBG مۆبایل و هەروها کۆمەڵێک یاری تر ئاستێکی بێوێنە و ناوازە پێشکەش دەکات و مۆبایلەکە لە ڕووی چارەسەرکەرەوە مۆبایلێکی زۆر باشە دەتوانین بڵێن مۆبایلێکی سەر و ئاست مام ناوەندە. مۆبایلەکە لە بەشی پشتەوەدا خاوەندارەتی لە کامێرایەکی سەرەکی دەکات کە 200 میگاپیکسلە و هەروەها پێشخراوە بە ژیری دەستکرد بۆ ئەوی باشترین ئەنجامی وێنەمان بداتێ و تایبەتمەندی OIS کە ژەلەرزینی ڕقەواڵەی تێدا جێگیر کراوە کە 7P لێنزە کامە ژوار دەکات مۆبایلەکە لە کاتی ڤیدیۆ تۆمارکردن کەمترین لەرزینی هەبێت و کامێرە دومیشمان کامێرایکی گۆشە فراوانە بە ڕوونی 8 میگاپیکسل و کامێرای سێمیشمان کامێرایەکە بۆ وێنەی ماکرۆ کە بە ڕوونی 2 میگاپیکسلە و لە بەش پێشۆشدا خاوەندارێتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕوونی 20 میگاپیکسل و مۆبایلەکە کۆمەڵێک وێنەمان پێگرتووە لە دۆخیشە و هەروەها بۆ وێنەی ماکرۆوە لە دۆخی ئاسایی و هەروەها بۆ وێنەی سەلفی. ئێستا وێنەکان دەبینن وێنەی زۆر باش و ئەنجامی زۆر باشمان دەداتێت بۆ پێوەی کامێرای مۆبایلەکەمان تێکەڵکەش کراوە بە ژیری دەستکرد کە ئەمە ژوا دەکات باشترین ئەنجامی وێنەمان بداتێ و شتێکی ناوازە بێت لە ڕووی کامێراوە و مۆبایلەکە نابێەوە لەبیر بکەین لە ڕووی باتریەوە باتریەکەی قەبارە گەورەیە کە 5100 ملی ئەمپێرە بە توانای بارگایەبوونەوەی 45 وات و بارگایەکەوەی 45 واتیش لە نێو بۆکسەکەیدا جێگیر کراوە و مۆبایلەکە لە ڕووی سیستەمەوە کار بە نوێترین سیستەمی کۆمپانیای شاومی دەکات کە هایپەر OS نەوەی یەکەمە و بەم نزیکانش هایپەر OS وەشانی دووەمی پێدەگات و بنچینەش کراوە لەسەر ئەندرویدی 4دا و هەروەها پەنجەمۆریش لە ژێر ڕوونماکەیدا لە بەش پێشەوەدا جێگیر کراوە و مۆبایلێکی زۆر ناوازێ و کۆمەڵێک تایبەتمەندی تریشی باوانیش ئاماژە پێ بدەین کە ئەوەیە مۆبایلەکە تایبەتمەندی یاخود بڕوانامەی IP68 هەیە کە دەتوانێت بۆ ماوەی 30 خولەک لە قوڵی 1.5 مەتر لە نێو ئاودا بەرگە بگرێت و ئاوی تێنەچێت کە ئەمەش تایبەتمەندێکی زۆر گرنگە و هەروەها مۆبایلەکە دەتوانین بڵێن دژەشکانی شەیاخود بۆ پێوی لە بەش پێشەوەدا ڕۆپۆش کراوە بە چینە گۆرەلا گلاسی نەوەی دووەمی ڤیکتەس کە ئەمە ژوا دەکات کە لە ڕووی ڕوونماش و ڕوونمایەکی پتەوی هەبێت و دژەشکان بێت لە ڕووی هەم لە ڕووی ئاوە و هەم لە ڕووی بەربوونەوە و شکانەوە. وەجگە لەمانم سیستەمی مۆبایلەکەمان تێکەڵکەش کراوە بە ژیری دەستکرد و بەژیری لە ژیری دەستکردی کۆمپانیای گوگل کە گوگل جێمینای دەکات کە شتێکی ناوازێ و وا دەکات کە بە ئاسانترین شێوە کردارەکانت ئەنجام بدەیت و ئاسانکاری زۆرت بۆ بکات لە نێو سیستەمەکەدا بەو پێی کە بۆ چاکردنی وێنە و هەروەها بۆ گەڕان بە دوای وێنە یاخود بۆ گەڕان بە دوای هەر بابەتێک لە ڕۆی ژیری دەستکردی کۆمپانیای گوگلەوە وا دەکات کە سیستەمی مۆبایلەکە ئاسانترین و باشترین کردار پێشکەش بکات لە ژیانی ڕۆژانەشدا کە ئەمە شتێکی ناوازێ هەم لە ڕووی کامێرا و هەم لە ڕووی سیستەمەوە بە ژیری دەستکرد پێشخراوە مۆبایلەکەمان. بێگومان مۆبایلەکەمان مۆبایلێکی زۆر ناوازەیە بۆ بیرگەی 512 گیگابایت و ڕامی 12 گیگابایت بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای شاومی بە نرخی 453,000 دیناری عێراقی بەردەستە بۆ فرۆشتن و ئێستا دەتوانن بیکڕن. ئەمە هیچمان نەماوە لەسەر ئەم مۆبایلە ئێوە سەرنج و تێبینیەکانی خۆتان دەتوانن لە کۆمنت بنووسن و
و دەیخینە سەر چاوانمان و تا پێداچنەوەیەکی تر و باسکردنی تایبەتمەندی مۆبایلێکی تر. خوا گەورەتان لەسپێرین. خواتان لەگەڵ.